قد اختفت من على الرادار في ساعة مبكرة من صباح اليوم. فڕۆکەیەکی میسری لە جۆری ئێرباس A320 لە گەشتێکیدا بە ناوی MS-804 لە فڕۆکەخانەی چارل دی گۆڵی پاریسەوە بەرەو قاهیرە بەڕێکەوت. بەڵام بەر لەوەی بگاتە دوای وێزگەی خۆی لە ئاسمانی دەریای سپیناوە ڕاستدا لە چاوی ڕادارەکان ون بوو. فڕۆکەکە سەر بە کۆمپانیای فڕۆکەوانی میسرە و 56 سەرنشینی هەڵگرتە بوو کە بەدە ئەندامی تیمی فڕۆکەوانیەکەوە ژماری سەرجەم سەرنشینەکانی 66 کەس بوون. وەزارەتی فڕۆکەوانی میسر ڕاگەیاند فڕۆکەکە لە بەرزایی زیاتر لە 8 کیلۆمەتر و دووری 280 کیلۆمەتر لە کەناراوەکانی میسرەوە تێکشکا و سەرجەم سەرنشینەکانیشی یانیان لەدەستداوە. بەوتەی کۆمپانیای فڕۆکەوانی میسر سەرنشینەکانی فڕۆکەکە 30 کەسیان بەڕەگەز میسری بوون، 15 کەسیشیان بەڕەگەز فەڕەنسی بوون، دوانیشیان بەڕەگەز عێراقی بوون، سەرنشینەکانی دیکەش هاوڵاتی 9 وڵاتی جیاواز بوون. وەزارەتی بەرگری یۆنان ڕاگەیاند دوایین زانیاری کە لەسەر فڕۆکەکە هەیان بووە بەر لەوەی لە چاوی ڕادارەکان ون ببێت فڕۆکەکە چۆتە ئاسمانی میسرەوە و لە ناکاو بە شێوەیەکی کتوپڕ ئاراستەی خۆی گۆڕیوە. لای خۆشیەوە ڕێکخراوی ئەوروپی بۆ سەلامەتی گەشتە ئاسمانیەکان کە بە یۆرۆ کۆنتڕۆڵ ناسراوە ڕاگەیاند لە کاتی دیارنەمانی فڕۆکەکەدا کەشوهەوای ناوچەکە جێگیر بووە، بە دووریشی زانی فڕۆکەکە بەهۆی کەشوهەواوە تێکشکابێت. لما الاقي الطياره اقول هذا الكلام يا جماعه. لە کۆنفرانسێکی هەواڵیشدا شەریف فەتحی وەزیری فڕۆکەوانی میسر ڕاگەیاند ئەوان ئەگەری کاری تیرۆریستیان بوونی کێشەی تەکنیکی وەک هۆکارێک بۆ کەوتنە خوارەوەی فڕۆکەکە ڕەت ناکەنەوە و بە دووریشی نازانن. وتیشی لە ئێستادا لە نزیک دۆرگەی کارباتوەسی یۆنان بە دوای پارچەکانی فڕۆکەکەدا دەگەڕێن چونکە دوایین جار کە پەیوەندیان لەگەڵ فڕۆکەکەدا هەبووە لە ئاسمانی ئەو ناوچەیەدا بووە. هاوکات میدیاکانی یۆنان بڵاویان کردەوە کە لە باشووری دورگەی کارباتۆس چەند پارچەیەکی فڕۆکەکە دۆزراوەتەوە. ئەسینە و پاریسیش ژمارەیەک کەشتی فڕۆکەیان بۆ هاوکاریکردنی میسر ڕەوانی هەمان ناوچە کردووە. فڕۆکەکە لە ساڵی 2003دا دروست کراوە و لە ساڵی 2013دا لە گەشتێکیدا کێشەی لە یەکێک لە بزوێنەرەکانیدا دروست بووە و بە ناچاری نیشتووەتەوە و کێشەکەی چارەسەر کراوە. وەزیری فڕۆکەوانی میسریش ڕەتی کردەوە کەوتنە خوارەوەی فڕۆکەکە پەیوەندی بە کێشە تەکنیکیەکانی ڕابردوویەوە هەبوو بێت. سەرەتا راپۆرتەکان ئاماژەیان بەوە دەکرد کە فڕۆکەکە کاتژمێر 4 و 26 خولەکی بەیانی بە کاتی قاهیرە بانگەوازێکی فریاکەوتنی ئاراستەی یەکەیەکی سوپای میسر کردووە، بەڵام سوپا ئەو هەواڵی بەدرۆخستەوە. لە ماوەی ڕابردووشدا چەکدارانی داعش بەرپرسیارەتی خۆیان لە تێکشکاندنی فڕۆکەیەکی ڕووسی لە ئاسمانی نیمچە دوورگەی سینای میسر ڕاگەیاند کە لە گەشتێکیدا بوو بەرەو مۆسکۆ. لە ڕووداوێکی دیکەشدا هاوڵاتیەکی بەڕەگەز میسری فڕۆکەیەکی ناچار کرد ئاڕاستی خۆی بگۆڕێت و لە قوبروس بنیشێتەوە. بەوتەی پسپۆڕانی ئابووری ئەو ڕووداوە یەک لە دوایەکانە کاریگەری زۆر خراپیان کردوتە سەر کەرتی گەشتیاری میسر کە بە شادەماری ئابووری ئەو وڵاتە دادەنرێت. ئەم ڕووداوەی ئەمجارش هێندەی تر ئەو قەیرانە قوڵتر دەکاتەوە و ئەو هیوایانش لەناو دەبات کە میسر بۆ کاراکردنەوەی کەرتی گەشتیاری دەیاندات. کاروان شێخ موحسین NRT